دیمەنی وەرگرتنی کۆتا موچەی ساڵی 2025 منداڵانی نازدارە کە پێ دەچێت کۆتا موچەش بێت لە دەستگای بەخشینوەری دەگرن، ئەویش بەهۆی لادان و هەڵگرتنی سندوقەکانی هاوکاری بێباوکان لە مارکێت و شوێنە گشتیەکان بە بڕیارێکی حکوومەتی ماوە بەسەر چووی هەرێم. دیارێمەکو نووسینگەی چەمشەماڵ دەستگای خێرخوازی بەخشین کە ماگانە موچەی بێباوکانمانەیە لە سنوورەکە کە تەوزیعەکەین. ئێمە داهاتەکانمان بە دوو شێواز کۆمانە کردو. داهاتی یەکەمان لەسەر کەفالەت بوو، داهاتی دووەمیشمان لەسەر ئەو سنووقانە بوو کە لە مارکێتەکانە بوو. دیارە حکوومەتی هەرێم ئەو خێرە بە ئێمە ڕەجوان نەدینی وە خۆشی جی پڕ ناکاتەوە و خۆشی وەکو باوکیشی باش بە تەنگیە مناڵە بێباوکانەوە نایە بە بڕیارێکی حکوومەت دیارە سنووقەکانیان بە ئێمە هەڵگردەوە و ئێستا بڕێک لەو مناڵانە بێموچە ئەبن. و ئەمەش زوڵمێکە بەڕاستی وەکو زوڵمەکانی تر کە لە خەڵکی چینی هەژار و فەقیر کراوە و ئێمە لە پێشتریشە زۆر هاوارمانەکە کە خەڵکی چەمچەماڵ خەڵکیشی نەداری زۆر تایە، خەڵکیشی نەخۆشی تایە، خەڵکیی دەستکورتی تایە، چونکە بە حکمەوەی چەمچەماڵ حەوزەیەکە زۆر بێ کەسابەتە. ئەگەر کەسابەتێکە بێ خەڵک بای خۆی جمجۆڵێکە داهاتێک پیاکە بە ژێوی ژیانی، بەڵام بە حکمەوەی کە داهاتێکی وای نییە بۆیە دەستگا خێرخوازیەکان بە تایبەتی بەخشین لەم سنوورەیە جێگەی خۆی کردێتەوە لە ناو خەڵکە و ئێستەیش ئەوەی کە ماوەتەوە بڕێکی کەم لە کەفالەت ماوەتەوە. گریمان بڵێ من ئەگە 50 مناڵم لابێ 25 مناڵی کەفالەتە، 25 لەسەر سنووقەکان بۆ یعنی ئێستا هۆڵمان لاتۆ چۆن ئیزنیان دەین، چۆن بەڕێیان کەین، چۆن خواحافیزبوونیان لێ بکەین، ینی قورسە بەڕاستی نایشتوانە منەوە کەفالەتی کە بۆ مناڵێک کرابیدەم بە مناڵێکی تر. منداڵانی نازدار و دایکانیان داواکارن لە حکوومەت لەگەڵ ئەوەی هاوکاریان ناکات ڕێگریش نەبێت لە کۆمەکردنیان لەلایەن خێرخوازانەوە لە ڕێدانانەوەی ئەو سندوقانە تا موچەکانیان نەبڕدرێت. و ئێمە دەستخۆشی لە خێرخوازی بەخشین ئەەکەین. یەکەم سوپاس بۆ خوا، پاشان بۆ ئەمان من هیچ موچە و ڕاتبێکمان نییە و ئێستاکەنە حکوومەت هەستا بەلادانی ئەو سنووقانە ڕزقی من و ئەو مناڵە هەتیوانە لەسەر ئەمەیە. هیچ حکوومەت و دام و دەستگایەک دەرگای لە من نەکردوێتەوە. یەکەم کەس ئەمان بوونە لە منیان کردوێتەوە کە مناڵەکانیان بێ ئومێد نەکردووە. داواکاریمان ئەوەیە کە حکوومەت ئەو سنووقانە دابناتەوە ڕێی پێ بداتەوە کە بۆ بەخشین دایننەوە. والله داواکاریمان لە حکوومەتی هەرێمە دەبێ ئەو یارمەتیمان بۆ کە ئەو سنووقانە بگەڕێتەوە زێ خۆی لەبەر ئەوەی ئەمان ئێمە گیانمان بەخوای گیانمان بەمانە ئەمان بەڕاستی بۆ هاتی و فەقیر و هەژارێکن. من خۆم خاوەنی هەشتەتی بووم، خاوەن مناڵی نەخستانم، گیانمان بەمان بۆ هەموو کاتی لە کات و ساتی خۆیان بۆ بەبێ دواکەوتن. ئەوە یعنی حکوومەتی هەرێم با بەخۆیان بچێتەوە یەک ئاگای لە فەقیر نییە، ئاگای لە هەتیو نییە، ئەمان چاودێری هەتی وەکەن لە خواردن لە هەموو شتێ لە نەوت لە تاپیدایستی ئێستا من یەکی بوو لە زیان لە کەوتانەی لافا و حکوومەتی هەرێم شتێکی بۆم نەکرد، بەڵانەوەی کردیان ئەمان بووە. زۆر زۆر سپاسیانەکەین، دەستیان خۆش بێ. من وەک مناڵێکی بێباوەک داوا لە حکوومەت دەکەم کە ئەو سنووقانە دابنێنەوە چکە ئێمە پێچیمان پێێتی. زۆر سپاسیشتانەکەم کە یارمەتی ئێمادەن. پاسی دەستگای خێرخوازی بەخشینیشەکەم لە جلی مەکتەب لە جێژنانە لە پارە لە هەموو شتە یارمەتیمانیدا. زۆر سپاسیانەکەم، خوا خێریان بنووسن. دەستگای خێرخوازی بەخشین بۆتە نەوای بێباوکان و باوەشی گەرمی منداڵانی نازدار لە تەواوی کوردستان، هەروەک بۆتە چەترێک بۆ هەژاران و لێقەوماوانی کوردستان و سنووری کارەکانیشی کوردستانی تێپەڕاندووە و لە ئێستاشدا بۆتە دەستگایەکی جیهانی کە سەرچاوی هاوکاریەکانی بۆ هەژاران و بێباوکان و لێقەوماوان. ئەو کۆمەکانن کە لەلایەن خێرخوازانەوە بەدەستیان دەگات، ئەوێژ نەڕێ سندوقەکان یان نەڕێی نووسینگەکانیانەوە. ڕەوین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.